خەڵاتی ساڵانەی کارین تایبەت بە جینۆسایدی ئەنفال ڕاگەیەندرا و لە یەکەم ساڵیشدا و لەگەڵ مەراسیمەکانی یادکردنەوەی 30 ساڵەی تاوانی ئەنفالدا لە کفری 5 ژنە کە سوکاری ئەنفال کراوی گەرمیان خەڵاتەکەیان پێبەخشرا. ئەگەر هەچەنێ بچکێ لە نامان گەورەیە ئەی کورە ژنە ئەلفالە و بەسەر کریایە پاش 30 ساڵ و کۆمەڵە مناڵمان گەورە کردوە ناڕۆناتەوای و ئێستا پاش 30 ساڵ بەسەرمانەکەن باش. ماڵێک بۆ بیرەوەری ئەنفالیش لە کفری وەک مۆزەخانەیەک بۆ پاراستنی کەلوپەل و وێنەی دیکۆمێنتاری قوربانیانی ئەنفال کرایەوە. ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە 23 ساڵە کار لە دۆسیە ئەنفالی گەرمیاندا دەکات کارەکەی ئەنجام داوە. توانیمانە لێرە ماڵێک لە یادەوەری ئەنفال بکەینەوە کە لە کۆمەڵێکشت خۆی بینێتەوە پاراستنی دوکۆمنتی کە سوکاری ئەنفال کراوەکانەوە پاراستنی ئەو کەلوپەل و پاشماوانەی کە بەجێماوە لە کارەساتی ئەنفالە و زیاتر ئێمە ئامانجمان لە دروستکردنی ئەم شوێنە بۆ پاراستنی دوکۆمنتە کە دوکۆمنتی ئەنفالە کە لە ناوچەی گەرمیان بە تایبەتی بەرەونبوون ئەچێ. لەناو ئەم مۆزەخانەیەدا کە یەکەم جارە لە گەرمیان دەکرێتەوە وێنەی واریسی ئەنفال کراوان نمایش کراوە. لەگەڵیشیدا چەند پارچە کەلوپەل و کەرەستەیەکی قوربانیانی ئەنفال سەرنجی ئەوانە ڕادەکێشێت کە مۆزەخانەکە بەسەر دەکەنەوە. یەکێکە لەو شتانەی کە پێویستە زووتر بکرایە بۆ زیندوو ڕاگرتن و زیندوو هێشتنەوەی ئەو بابەتی ئەنفال کارەساتی ئەنفال هەر کەسی ئەگەر مۆزەخانەیەک ببینێ بێ ئەوەی هیچی پێبووترێت شتێک تێ ئەگال لەوەی کە کارەساتی ئەنفال چییە. بێگومان زۆر گرنگە پێویستە بە هەموو لایەکمانەوە هەوڵی ئەوە بدەین کە دەوڵەمەندتری بکەین. ئەو کەرەستانەی کەماوە تۆ چەند شتێکم هەیە بۆ نمونە ئەو مەکینەیە کە هەموو جێپەنجەی دایکمە کە زۆر خۆشەویستە لام بەڵام گەورەی شوێنەکە وایە کرد کە بیبەخشمە ئێرە. کە سوکاری قوربانیانی ئەنفال لە گەرمیان ئەگەرچی هێشتا زامی لە دەستدانی کە سوکارەکانیان ئازاریان دەدات. بەڵام یادکردنەوە و بەسەرکردنەوە و هەبوونی جێگایەک لە پێناو بیر نەچوونەوەی تاوانەکە ئاسوودەیان دەکات. سامان کەریم کورتچاد نیوز کفری.